مسلمانە تا ئێستا وەڵی مامۆستا من خوێنەوار نیم با خوێنەوار نەبی تو خوا عیب ناکەی تا ئێستا سێ سوورەتی قورئانت لەبەر نەبێ سوورەتی بچووک تو خوا عیب ناکەی مسلمان ئاەتە کورسی یەک ئاەتە لەبەرت نەبێ بەحساب لەبەرت کردو دەی زەحمە نەیە بۆم بخوێنەوە دەیخوێنێتەوە 20 غەڵەت لە یەک ئاەتدا هەیە آخر وڵا قوربان من خوێنەوار نیم توانیت 70 ساڵ بە دوای دنیادا ڕاکەی نەتوانی یەک ئاەتی قورئان فێر بیت غثاء كغثاء السيل وكو كفي سر آو بوچە هیچی تێدا نییە جا ئایا کەفی سەر ئاو خۆی دەگرێ هیچ نییە مسلمانیش کەوا بێبەها و بێوەزن و بێقیمەت بوو هیچ مانایەکی دینداری و قیەمێکی تێدا نەما پوچ دەبێ لە بەرامبەر دوژمنانی ئیسلام خۆی ناگرێت بۆ یەکەم هەیە لە مسلمانانی ئەمڕۆ معجەب و سەرسام نەبێ بە غەرب دەزانی هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەو مسلمانەی سەرسامە بە غەرب خۆی لە خۆیدا پوچەڵە ئەجینا مسلمانێک لە دینی خوا تێگەیشت بێ عظەمەت و گەورەیی و تەواوێتی ئەو دینەی زانی بێ چۆن معجب دەبێ بە غەرب چۆن معجب دەبی بە کافرێک بە گۆرانی بێژێک بە ڕاقیسەیەک بە زیناکارێک بەچی معجبی تۆ بەڵام بەداخەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی تنتزع المهابة من قلوب عدوكم هەیبەت و ترستان لە دڵی دوژمندا نامێنێ دوژمن لێتان ناترسێ جاران لێتان دەترسا هەیچی وتلقى الوهن في قلوبكم يلقى الوهن في قلوبكم ترس دێتە دڵی ئێوە لاوازی و ضعیفی دێتە دڵی مسلمانان فەرمویان چییە فەرمووی حب الدنيا وكراهية الموت دنیا خۆشویستی دنیا وا لە ئینسان دەکا دەی بزانم چ ڕێگایەک دەمگەێنێ بە پارە سەیری ئەو هەموو جۆرە مامەڵە و تیجارەت و بازرگانیانەی ئەمڕۆ کە پەیدا بووە هەمووی حرام و ڕیبایە مسلمانیش دەیکە بۆ پارەم دەستکەوێت